نوێژی جەژنە لە یەکێک لە مزگەوتەکانی گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک. نوێژخوێنانیان مزگەوتە لە کورد و عەرەب و تورکمان پێک هاتوون بە پێچەوانەی ناوەندە سیاسیەکانەوە لە بۆنە و مەراسیمە ئیسلامیەکاندا ئەم هاوڵاتیانە زیاتر تەبایی و برایەتی پتەوتر دەکەن و پێکەوە دوروشمەکانی ئیسلام دەڵێنەوە هاوڵاتیانی ئەو گەڕەکە وەک خۆیان دەڵێن جیاوازی لە نێوان موسڵمانی نەتەوەکان نییە و سەرجەمیان پێکەوە لە بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکاندا دڵخۆشن. هەمومان پێکەوە دەژین و هەمومان موسڵمانین. ئەم جەژنە بۆ هەموو خەڵک خۆشە و پشت بەخوا جیاوازی نییە. جیاوازیمان نییە، هەمومان براین و دراوسین. ئێستا ئێمە دراوسەیەکمان تورکمانە و دراوسەیەکی دیکەمان کوردە. هەمومان پێکەوە دەژین سوپاس بۆ خۆ. جیاوازی نییە لە نێوانماندا. الحەمدوللا ئەم شارە پێکەوە ژیانە معلوم جەنابتانە و هیچ فەرقێک بینی کورد و عەرەب تورکمان لەم شارە نییە. ئینشاءڵڵا هەمومان وەک برای ئەژین و هەمومان چەتری موسڵمان کۆمانەکاتەوە لەم شارە. لە بۆنەکانە هیچ کێشەیەکمان نییە الحەمدوللا لەخوا بەزیاد بێ. زۆر مامەڵەیە باشە لەخوا بەزیاد بێ. هیچ فەرق نییە بین کورد و عەرەب و تورکمان. منسبەت کۆمەڵایەتی و هەمووی تێکەڵە، هەیە خێزانی تورکمانە، هەیە خێزانی عەرەبە، هیچ جیاوازیەک نییە لەخوا بەزیاد بێ لەم شارە شاری برایەتی و پێکەوەژیانیشە. کەرکووک وەکو یەکێک لە پارێزگا گرنگ و سیارەکانی عێراق بە عێراقی بچووکدا دەنرێت. پێکهاتەکانی ئەم شارە سەدان ساڵە تەبان و وەک برا تێکەڵایی و هاوسەیەتی و هاوبەشی ژیان و ئیشوکاری یەکترن. مامۆستا عەزەدین حوسێن وەکو پێشنیۆژ و تارخوێنی ئەو مزگەوتە ئاماژە بە تەبایی و پێکەوە ژیانی نێوان هاوڵاتیانی گەڕەکەکەیان و موسڵمانانی شارەکە دەکات. بە جەژنە پیرەزەی خۆم ئاراستەی سەرانسەری عالەمی ئیسلامی ئەەکەم بە تایبەتی وڵاتی عێراق و بە تایبەتی ترش شاری کەرکووک و ئەم گەڕەکە. دیارە ئێمە لە مزگەوتی تەواب لە گەڕێکی شۆریجە شکر بۆ ئەو خوددایە هەموو ساڵێک مەراسیمەکانی جەژن و ڕەمەزان و بۆنەکان جێبەجێ ئەەکەین و لەم گەڕەکوبان و ئەلحەمدوللە لەم سنوورەی ئێمەیە تورکمانمان لی تێدا هەیە و عەرەبمان تێدا هەیە دێن بۆ نوێژ. ئەلحەمدوللە توانیمانە برایەتی و تەبایی بپارێزین و ئەمە خۆشی ڕوحی ئیسلام هەروەهایە ئینەمە المؤمنون ئیخوەتون و جەژنش بۆ بتەوکردنی پەیوەندیەکانە و جەژنش بۆ ئەوەیە ئینسانی موسڵمان کینە و قینەی لە دڵا نەبێت و گەدنی یەکتری ئازاد بکەن. لە کەرکووک ئەگەرچی ململانێ و ناکۆکی سیاسی هەیە و بەشێک لە هێزەکانی کورد و عەرەب و تورکمان دروستیان کردووە، بەڵام پێکهاتە و هاوڵاتیانی ڕەسەنی ئەم شارە پێکەوە بە پتەوکردنی تەبایی و پێکەوە ژیانی نێوانیان ئەو پیلانانەیان پوچەڵ کردووەتەوە و جەژن و بۆنە و مەراسیمە ئاینەکانی دیکەیان کردووەتە وێزگەیەک بۆ برەودانی زیاتری نێوانیان. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.